ئەستێرەی گەلاوێژ لەناو کورددا چییە و کەی دەکەوێت؟ لەناو کەلتوری کوردەواریدا دیاردە سروشتیەکان ئەمیشە پێگەی گەورەیان هەبووە و خاوەنی دەلالەتی تایبەت بوون. بە جۆرێک زۆربەی دیاردەکان وەک کۆدێک بوون بۆ بابەتێک. دیاردەکانی وەک مانگیران و خۆرگیران و حەوتەوانە و کشانی ئەستێرە و کەوتنی گەلاوێژ لێکدانەوە واتای جۆرا و جۆریان بۆ کراوە. گەلاوێژ یەکێکە لەو دیاردە گەردوونی و سروشتیانەی لەناو کورددا گرنگی خۆی هەبووە. با بزانین ئەم دیاردەیە چییە و کاتەکەی لە ساڵداکەیە. ئەستێرەی گەلاوێژ یەکێکە لە درەوشاوەترین ئەستێرەکان. قەبارەکەی دوو ئەوەندەی خۆرە، ڕووناکیەکەشی 26 جار لە ڕووناکی خۆر زیاترە، بەڵام لەبەر ئەوەی 9 ساڵی تیشکی لە خۆرەوە دوورە هەر بۆیە ڕووناکیەکەی ناگاتە زەوی. گەلاوێژکەوتن یەکێکە لە پێوەر و لێکدانەوەکانی ناو دنیا دیدەکانی کۆمەڵگەی کوردی و زۆرتریش لە لای خەڵکی گوندەکان و ئەوانە دێتە بەرباز کە سەرگەرمی ئاژەڵداری و باخداری و کوشت و کاڵن. زۆر جاریش ئەوان لە ڕێگەی بەروبوومی ناو باخەکانیان و ئاژەڵەکانیانەوە هەست بە کەوتنی گەلاوێژ دەکەن. کاتێک کە وەرزی هاوین خۆی لە نیوە دەدات و چلەی هاوینیش نیوەی دەڕوات، ئیدی باس و خواسی کەوتنی گەلاوێژ دێتە ناوانەوە و وەکو ئاماژەی کەمبوونەوەی گەرما و پێنێکبوونی کەش و هەوا دەگوترێت ئەوە گەلاوێژ کەوتووە. لە نیوەی وەرزی هاویندا کە بە زۆری دەکاتە 5 مانگی هەشتی هەموو ساڵێک و ناوەڕاستی مانگی خەرمانان زۆرێکیش دەڵێن لە نێوان 5 مانگی هەشت تا 10 مانگی هەشت بە دەرکەوتنی ئەستێرەیەکی گەش لە نێوان ڕۆژهەڵات و باکووری ئاسماندا و فێنێکبوونی شەوانی هاوین دەوترێت گەلاوێژکەوتن. ئەم دۆخەش ڕێک دوای نیوەی دووەمی هاوین دەبێت. بەپێی ئەزمون و پێوەری پیاوان و ژنانی دنیا دیدە، گەلاوێژ ئەستێرەیەکی گەش و پرشنگدارە و بە خێرایی بە ئاسماندا تێپەڕ دەبێ و بەهاتنی و دەرکەوتنی ئەم ئەستێرەیە ئیدی گەرما ڕوو لە کزی دەکات. بە تایبەتی لە شەواندا دنیا فێنک دەبێت. لەگەڵ کەوتنی گەلاوێژدا چەند نیشانەیەکی سروشتی هەن بە ئاشکرا هەستیان پێ دەکرێت. بۆ نمونە ئەگەر گەلاوێژ بکەوێت، هەردوو باڵندەی پەڕەسێلکە و لەقلەق کۆچ دەکەن بۆ خوار و باشوور، بەڵام باڵندەی پەپ و سڵێمانە بە پێچەوانەی ئەو دوو باڵندەیە هەرکە هەستی بە نزیکبوونەوەی گەلاوێژ کرد دێتە جێگای ئەوان و شوێنیان دەگرێتەوە. لە کۆندا کاتێک گەلاوێژ دەکەوت، خەڵک پێشوازیەکی گەرمیان لێ دەکرد، وەک مژدەی سەرکەوتن بەسەر گەرمای هاویندا پێناسەیان دەکرد. بەڵام ئێستا نەک هەر پێشوازی لە ناکرێت، بەڵکو کاتەکەشی نازانن. هەموو ئەمەش بەوەی دنیای تەکنەلۆژیا و پێشکەوتنەوەیە کە چیتر مرۆڤ بۆ ڕاگرتنی کات و ساتی خۆی سەیری ئاسمان ناکات. ئایا تۆ تا ئێستا ئەم ئەستێرەیەت بینیوە؟